پارتی و یەکێتی چکارە بوون هیچ ئیستا چکارن بووگن بە زالوویە سەر خاونە نعمەتە ئەم عێراقەوە ڕاماڵ یەکەن وەکو کەمتیار دەمیان خسکەسە دەمارەکانیان سەدان فرقە لە ئیجماعی فەسادا کۆ بووگەسە دەوری یەکتری کاکە خۆیمەش ئینسانین ئەزمونمان دیگە بە دەوروبەری خۆمان دەبا یەکێکیان ڕاست بکات و ژین ژینۆلۆژی ئازادی وێ بڕوام کابرا بکوژێ مەگەر ئێوە قەناس بەدەستی کچتان نیشان نەداتان و 140 داعشی کوشتووە دەبا بڕوا ئەمیش لەسەر بۆ منە پەیمان حەیدەری عەبدوڵڵا ئۆجالان ئەبێ بە کابرایەکی تورک کە من لە ملمنانیدام لەگەڵیا ئەگەر منش وەکو من هیچ کام لەو کەسانەی کە کوژیاگەن تایبەتمەندێکی ئەوتویان نییە ژنەڕاڵێکی عەجیب و غەریب نین لەوڕۆژنامەنویساڵێ ئێران ئیمپراتۆرێکی گەورە بوو بەڵام بە میدیا لە ناوەڕۆکە وانە کێڵێ لەشکری عێراق هەڵتەکیە بەم فۆرمە بەم شێوەیە ئێران وای لێ نایە ئێران قەت وای بۆ گەشتبینی یا ڕەشبینیت زۆر گەشتبینم کارمان بۆی کردووە زۆر گەشتبینم دەوڵەتە ئێران تەواو بوو تەواوی یەکەین ئینشاڵڵا دەوڵەتە عێراق تەواو بوو تەواوی یەکەین دەوڵەتە کوردان تێت و حتمەن تێت تاڵتان لێبێ ئازیزان لە شاری کوێلنەوە لەگەڵتانین لەگەڵ بەڕێز کاک پەیمان حەیدەری ڕابەری ئاخێزی کوردەواری سەربەخۆ ئەو پیاوەی کە من خۆشحاڵم لەگەڵ دیالۆگەکەم یان دیدارەکەم چونکە لە ڕووی قسەکردنەوەوە چێژێکی تایبەتی هەیە و هەر پرسیارێکیشی لی ئەەکەی لە ڕیشەوە دێ قسە لەسەر بابەتەکەیەکە نەک بە شێوەیەکی ڕۆتینی و ڕووکەش کاک پەیمان خۆشحاڵین کە ئەم دەرفەتت بۆ ڕەخسانی منی زۆر سپاسی ئێوە کەم بە خێراتنتانەکەم و سپاسی شەکەم کەم دەرفەتە لەلایەنە زانیارتیوە و جنابەت کاک زانیار ڕەخسیا کە ئێمە بتوانین لەگەڵ خەڵک خۆمانە سەبارەت بەو بارودۆخە حەساسە و ئەو کاتە مێژوویە لێدوانێکی چڕوپڕمان بێت. زۆر سپاس کاک پەیمان ئێستا ئەبینین ڕۆژهەڵات بە تایبەتی ئێران و ئیسرائیل و بە شێوەیەکی ناڕاستەوخۆش ئەمریکا وەکو ئەڵێن ئەکوڵێت ئایا ئەم شەڕی کە ئێستاکە هەیە لە دوای بەڵێن تەوابوونی ئەو وادەی ڕێکەوتنی ساکیزبی کۆبوو ئەوەیە کە جارێکی تر ئەیانێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست داڕەشنەوە یاخۆت یاریەکە لە نێوان ئیسرائیل و ئێرانە بۆ پاکردنەوەی کۆمەڵێک شتە بۆ ڕێکردنەوەی هەندێک حساباتە لە نێوان خۆیانە پێمان بڵێ ئەمە چییە؟ لە ڕاستی ئەوەی کە ئێمە سەرەتا خەریکین ئەیوێنین شەڕە بەڵێ هەموو میدیاکانیش باسی یەکەن و سارۆخیش ئاڵ و گۆڕ ئەوێت و شوێن ئەتەقێتەوە و بەڵام کە دەست بە شەڕێک ئەەکەن مەبەست لە هەڵگیریساندنی شەڕەکە باسەکەن. ئیسرائیل ئێژێت کە من نامەوێت ئێران چەکنەوەوی بوێت بۆمبی ئەتۆمی بوێت تهدیدێکە لەسەر خاکی وڵاتەکەم. ساڵهایم قسە تکرارەکاتەوە و هەر بە ئەم بەهانەیشە پەلامارە ئێرانی داگە. لە کاتێکا کە ئیسرائیل بە هیچ کام لەو مەبەستە سەرەتایانەی کە ویستویەتی نەگەیشتووە. یعنی ئیسرائیل نە ئەو چەکەی پێیە کە بتوانێت فوردۆ بتەقێنێتەوە نە ئەو چەکەی پێیە کە بتوانێت لە تەنزی پێ بتەقێنێتەوە. یعنی ئەو شوێنانەی کە سەرەتای پیتاندنی یۆرانیۆمن لەلایەن دەوڵەتە ئێرانەوە. بەڵام ئیسرائیل بە عملیاتێک دەست پێیەکا کە بێ عملیاتەکە شرۆڤەکەی. ئێستا ئەمەی کە ئێمە ئەیبینین شەڕە. بەڵام مەبەستە لە ئەم شەڕە ئامانجە ئەم شەڕە قەرارە کوێ پێکێ. ئێستا بابێنە سەراوەی کە ئەم خەڵکە ئێستا پێی وایە ئەمە شەڕی ساڵی 91ەکە یاڵەتە متحدەی ئەمریکا و هاوپەیمانانی هاتوون سەدام حوسێن لەبین بوون هاتوون ڕژیم بگۆڕن ڕژیم گۆڕان لە عێراق وا بوو سەدام حوسێن سەرانە حیزب بەعس بوون بە وانتد داواکراو و بە کارتەکانی پاسوورکردن ناویان دەرکەوت بوو. هاوکاتە لەگەڵ ئەمە تەمامە دام و دەستگای حیزبی بەعس هەڵتەکیە لەشکری عێراق هەڵتەکیە بەم فۆرمە بەم شێوەیە ئێران وای لێ نایە ئێران قەت وای لێ نایە بۆ سەبەبەکە ئەوەسە کە ئێمە ئێشەی بیخوێنینەوە و بگەڕێنەوە دوا بزانین مەبەست لەم شەڕە چییە. بەڵێ پرسیارەکەمان ئەوەیە ئایا نەمانی سایکزبی کوێ و جارێکی تر داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی یاریەکە لە نێوان ئیسرائیل و ئێرانە؟ نا نەمانی سایکسپیکۆ نییە ئاپدەیتکردنەوەی نەزمێکی ترە ئۆردەرێکی تری جیهانیە. بەڵام تێگەیشتنن لەمە
ڕیشەی لە مێژووە هەز لە مێشووی معاسر و متأخری خۆمانە هەز کە ئێمە سەر لە نوێ بۆ ئەوەی لی تێبگەین سەبەبیش چییە لە تێگەیشتن لەوەی کە بزانین ئێمە لەکوێین مثالێک بدەم ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە کە هەڵسوکەوتی ئابوووریەکەین بەلامانەوە مهمە کام خەبەر لەسەر چی تەسیردانێ چی بکڕین باشە چی کەم ئەبێت چی هەڵەکێشێت کۆمەڵی تەحلیلەکەین ئیستێشە لەم بارودۆخە سیاسیە ئێمە وەکو کورد ئێشێ دانیشین تەحلیل بکەین بزانین هەنگاوەکانی لە پێشی ئێمە چین کێ خەریکە چۆن کایە ئەکات ئەم شەڕە ئەوەسە وەکو ئەوەی سەدام حسێنە سەدام حسێن و حیزبی بەعس و ئەوەی دەسەڵاتی بەدەسەوە بوو ئەوەی ڕەفیق حیزبی بوو هەڵتەکیە یا ئەمە ئەگەر هەڵناتەکێت چۆن حاڵەتێک دروست ئەکات و ئەم گۆڕانکاریەی لە ژێری ناوی ڕۆژهەڵاتی تازە چییە؟ دیارە گشت کەسێ بانگەوازە ئەوە کاکە ڕۆژهەڵاتی تازە و ڕۆژهەڵاتی نوێ دەست پێ ئەکا بەڵام کەس نایژێ ڕۆژهەڵاتی نوێ چییە؟ بریتی لە چییە؟ با مثالێ بەمە خزمەتان دیاردەی نیشن ستیت دیاردەیەکی جدیدی مۆدێرنە دیاردەی نیشن ستیت دیاردەیەکی 150 ساڵەی دەورانی متأخرە تۆ بەر لە نیشن ستیت شێوازێکت هەست لە ئیدارەکردنی دەسەڵاتی هیلارشی بە ناوی ئیمپراتوری ئیمپایرز ئۆکەی تۆ یا ئیمپراتوریت یا دەوڵەت ملەتی کۆمەڵی جیاوازیان هەست ئیمپراتوری سنوورێکی دیاری کراوی نییە ئیمپراتوری هاوڵاتی بوون نادات پاسپۆرتی لە نێوانە کاک پەیمانسەر لێرە کێ خواستی ئیمپراتۆربوونی هەیە ئێران یا ئیسرائیل ئەها کەواتە ئێمە دوو بژاردەوان بوو ئێمە دوو شت دەناسین نیشن ستیت یان ئیمپراتوری لەگەڵ شێوەیەکی تریش دروست بووگە شێوەکانی تریش ئەوەسەیە تۆ یا کۆنفدریشنی وەکو ئیاڵاتی متحدەی ئەمریکا کە لێو دەوابێ بە فدراڵ یا ئەبی بە یەکگرتوو یوروپیان یونیۆن تۆ ئیتحادی دروستەکەی وەکو ئیتحادی سۆڤیەت وەکو ئیتحادە ئوروپی ئیستا تۆ ئیشی بیر لەوە بکەیتەوە تۆ ئیتحادی خاوەرمیانە دروستەکەی کۆنفدریشنی خاوەرمیانە دروستەکەی ئیمپراتوری دروست ئەەکەی یا بە قەوڵە جەنابەت دەوڵەت ملت دروست ئەەکەی پارچە پارچە ئەەکەی یەکێکتر لە قسەکانەوەی کاک پەیمان ببوورە ڕاتەگرم ئەڵێن ئیسرائیلی خواستی ئەوەی هەیە هیچ وڵاتێکی بەهێز لە ناوچەکەیان نەمێنێ و وڵاتەکان هەبن بەڵام بە شێوەیەکی لاواز بە شێوەیەکی کز کە ئەو بتوانێت بە ئارەزوی خۆی ئەوەی ویستێتی ئەوەی خواستی ئەوە بکات دەبا من فلاشپەکێ بەمە دواوە ئەم پرسیاری جنابتە بە بەڵێ و ناجواب نادرێتەوە ئێمە ئیش بزانین جارێ ئێران کێس کاک فاروق ڕەفیق لە پرۆگرامێکا من چاوم لێ بوو لە ڕوودا و ئەگەر هەڵە نەبم نەنە کەی 24 بوو بەم زویانە باسی ئەوەیە کرد کە ئێمە کە تێنە سەر بیرکردنەوە ئاوەز سەیرەکەین ئێمە بە عینوانە کورد عێراق ناناسین ئێران ناناسین ئێمە تورکیە ناناسین و بەڕاستی نایناسین من کارم بەمە نییە کە ئێمە ڕۆژانە گۆش کراوین بە میدیا بە ڕسانە بە ئێمە کۆڵش دەزانین پێمان وایە جیهان وایە و ئەم دوژمنی ئەوە و ئەم جەمسەری ئەوە بەڵام ئێشە لە ڕاستیا بزانین واسە با تۆزی بڕۆینە دواوە حربی عالەمی یەکەم کە هەر جنابەت لەسەر سایکس پیکۆ ئەوێسی ئێمە لە ناوی گەلانە بە تایبەتی مەسەڵەن گەلێ وەکو چین شتێکمان هەست پێی ئێژن لەحزە مۆمنتی ئیهانەی مێژووی مۆمنتی ئیهانەی مێژووی مەسەلەن وڵاتی سین یا وڵاتی چین یەک گەورەترین ئیمپراتوری جیهان بووگە پارەدارترین ئابووری جیهان بووگە تاکەی تا نزیکانی ئاخرەکانی قەرنی هەژدە و سەرەتای قەرنی 19 چین داگیرەکرێ چین داگیرەکرێ بە شەڕی تریاکەوە فەڕەنسا بریتانیا ئەمریکا پۆرتوگال یابان ژاپۆن 13 وڵات لە هۆڵەندەوە بگرە ئەم چینە داگیر ئەکەن و ئیستثماریەکەن لەگرا تەنانەت ڕێزە خەڵکە چین بۆ ئیمپراتور نامێنێت ئیمپراتورێک کە دەبێ باوکە ئەو میلەتە بێ ئەو وڵاتە پارێزی لەگرا چین پێئێژێ مۆمنتی ئیهانەی تاریخی جایمە کەسێکمان زانای ئیبن خەلدون
ولا قرني نوزد دريان هاورد فرنسا كان وتي أنا ما مفكري إسلامي بو ابن خلدون المقدمة باسي انحطاطي الصلاة إسلامي وعربك بله ما بس مشي لما أما زور مهمة تو بزاني تشي لكيو سردرتيني مثلا ابن خلدون بيوايا قرني هشتي هجري دوراني انحطاطي عربة ودي صلاة إسلامية أو بيوايا حزارة كان سرتاي دس بيك الدنيا هز خوك كشانة وبرو سرو برو لوت كان هز للوتكا وحزيزة كان فاسد أبن وإين أخوانوا بله كواتا سرتاي فساد وانحطاط عرب قرن هشته يعني خلفاء عباسي كبدس هلاكو لبين أشن تواوت لبين أشن عرب أرواته وبياوان قردي أمد صلاتي وعرب دايناوة لسردين محمد دايناوة بري أداته أرابو حشتركان وأرابو صحراء وأبيب بدوي لبركا كومل مواليتين بناوي ترك لبركا شتي بيدا أبي بناو إيراني وأمان أبن با داعية دارانة خلافة إسلامي شبه الصفوية وشبه عثمانية سلاجقة وعثماني وخلاص أما تشي بتو إيجي أما بتو إيجي لحظي إهانة ميجوي بد صلاة عربي وبأمية عربي قرني هشته قرني هشت نك لحظي إهانة بتركنية لحظي هالكشانة تركة تقدر تيجيشني سايكس بيكو لحظي إهانة أجر إما قبول كين كم قبول منيا كم باور بونيا و أرجيومنت خم لسريهز دورا وجنگ جهاني يكم إمبراطورية عثمانية كواتا أجر إمبراطورية عثمانية بكن بملكيتي شتيكي دروزنانا بناو الترك أو جاء الترك إهانة بيكراوا 1920 ترك إهانة بيكراوا 1920 عرب أجشيتوا إهانة بيناكري عرب لجير ناسيوناليزم عربي أبي بخاوني 20 ولات نبوة لقرني هشتا نبوة لبريكا بقران كاري جنگي جهاني أبي بصاحبي 20 ولات ضلا لقنا كيشيك يا توشتيك بناوي ناسيوناليزمي عربي نية ناسيوناليزم دياردي جديديكا ناسيوناليزم تشيروكا كإنسان كان بيكو قري أدات تشيروكا كالتششني تشيروكا كاني ديني لتششني تشيروكا كاني روجي لبيدابوني إنسان سرتايق لخوشية ولا باغ عدنا ولا بهشتا لبركا لي أقومي إنسان ديني ميوي ممنوعة أخوة هبوط أكات سر أم دنيا آشو دس بيكا كيوس دس بيكا استا إنسان لم دنيا للريقي دينا وقرار بقريته والسردمان خوشي كواتا تخوشي توش كيوس أبي وقريته والسردمان خوشي كاك بيمان أما تشبيو دي بمرو داواني استواهي بيوستي ببتشيروكي ناسيوناليستي جنابت باسي دولة ملتكي قورين قبارة أكي أما خوندنوي قرأ كتايمة بزاني عرب كيا إسرائيل كيا إيران كيا يالات متحدة أمريكا كيا أم شر لسر شي أكري روشالاتني وراست يعني شي روشالاتني وراستين تو أمل ماركسيزم شاوينيت ماركسيزم سيقوناغي هي ماركسيزم إجي بشر سرتا ولا كوموني سرتايا مالكيتنيا همشتي دابا شكلي لنواني يكتريا الدنيا زور خوشة لبريكا شتيك دس رؤدات تكنولوجيا إيت يعني كرسته إيت إنسان كرسته بكاره هني ككرسته بكاره هني مالكيت إيت كمالكيت إيت جيان خوش إنسان تيكجي كاك بيمان بزمان كي سادتر بوي بنيران شتيا بجن يعني أجا بتواني أما جي بي بكي زور أشيت ناور ريشة ولا وش أو ندخ قولا بيته وكا ما وكمان زور دريش بيته ونجينا أو كياس نا من كرتي كمو والله آخر خناكري إما عادت ما نكردو خطابي باي من برجو يدين وعادتش ما نكردو أو بي إجين مفكر نتفلسفك نفكر إرادة نبرسيار دروسك نأجيت كما بستي لشمك كان شيء إما عادت ما نكردو كابرا وكو ملايك لسر منبر وختام بان بوبكا وجودي بقرين تاو برياوة حتى أقل مفكر به حتى أقل فيلسوفي نجيشت مقونا آخر ماركسيزم ماركسيزم إجيت كجيشتين بس سوسياليزم أقرين وسر قونا خوشية كي جارة تجيشتين بالي ناسيوناليزم يشتيروكي كيوايا
مثال إيران كان يجن 2500 سال يكم من دولة إيما بوين تو اسكندري مخدوني پلامار ماني دا شيواين عرب پلامار ماني دا دولتي لدسمان در هنا دينشي لدسمان در هنا روزگار ناخوشي إيران دس بيكا وايجن تاتينا السردم السفوية ناقهان دولة إيراني بتشيع وسر برزكاتو لكاتك أن الدولة هي ننيشن استيت هي أو كاتا حتى لأوروبايشا أما تشيروك إيراني بوخوي أي خنجني عرب أم تشيروكينية تا استيجيشتين كواتا تو بيس ولات دروس أكي لجيرنا ولاتي عربي عراقي بون حيش معناها كينيا سوري بون حيش معناها كينيا كاكا أمي بيجن فلسطين أو بيجن لبنان أو بيجن سوريا شامات بوا أوكي أردن حرولات نبوا أردن يبون حيش معناها كينيا مصري بون حيش معناها كينيا أم كيش خويان زوبي أزانا لبروي سردمي ناسيوناليزما شتيك العرب بيدا بنايو عروبة ناتواني بروتو وصر أمة چون أمي إسلامي أقريتو أوان نيشن ستيت ناسن أمة أناسن دي چيف كان أمة دروس كان أمة شون دروس بوغا مثال أدم تو فيلد ستيت يكاز بنايو العراق روي كوري الشريف في مكاها وردقا أو سرتاعي بيت السورية قبول إنا كان دري أخي تيريتي العراق هذا يعني بنايو فيصليك براي ملك حسينة أما أنا كوري الشريف في مكان خاندان السعود بنمالي السعود أو جيجا كنجد حجازة دسي بسروا أقلن شريفي مكة جيجي نامينيت دوكراكيا كان حاكمي أردن وعراق وين دروزا كان كواتا تا استتو اويني تقسيمات كرياغا لا عربا يك اتفاق كفي شتيك دروسا كان بناوي ناسيوناليزمي عربي ام ناسيوناليزمي عربي اجي دجمني كي بويت حيث دجمني كي بويت اشي تشتيك بويت وكو تشس بيان لكيني بيكو دي خونات وان الشري امهم ودا صلاة بكن كسيان ناتش تجيري باري كسيان خاندان سعود ناتش تجيري باري كر شريف مكة فلانة كز ناتش تجيري باري حما علي توزان ملك فؤاد فلان لقراتين وايدا أرجينن أبي تريك هاتوا بناوي يهود خريكة ولاة عرب أقري ولاة عرب كيوز فلسطين لسر أما دو موج دس بيك موجة كي أقابة جرياني حسني ببخشن أو كابرا أوي مصر جمال عبد الناصر وجمال عبد الناصر لشرشش روزش شكست اخواته موجود من ميشيل افلقي حزب بعثي اشتراكي بالي تايسك شكلك يبو تو ادعاءك اميه عربيت هس تشيروك ناسيوناليستيه كدنيه كيك ولات يك كونفدريشن يك فدرالي قوري عربي لي دروس بيت اما اوروبا قبوليك نا امريكا قبوليك ونأم جولكاني كهاورياغن أم سرزمين الداغير كن قبوليكن استأمان خالكي هاوبش أدوزنو تجايتي لقلبون إسرائيل استأمان نقشتي أباريزيت أو بو سرطاي كوكولا شنكاكا بسوريا بو بعراق ولكات عبد الناصر شكستي خوارد بالي سوريا نشو جيري باري وشكستيان خواردو دوران لم دوا صدام حسين لقالب عروبة دركود لقرا اتفاقي كود وتيان لإيران شورش كريا سمتو أجين ما أم سردا شورش تشبو لإيرانا وتيان آية الله خميني كاتكو شورش مردمي كرد لو واقع أوي شانا وقريبو تا أم ساعتك من قصاكم حيج زانا وبسبوركي جيهاني وإيراني ناتوانيت إثباتك بحيج أرجيومنتي أما انقلابه لا تششني حيج انقلابه لدنيانية بلام چبو اما بابين نتایجی شورش خمینی ببینین شورش بناوی شورش خمینی یک بو یکم جار لروشالاتی نوراستی سکولارا خمینی فرقه قرایی هنا اما یک يعني تشيعي هنا كتو تشيعه هنا تصننيش برزويتو
ئەم باسە نەبوو خومینی ئەمەی هێنا. دوو ئینحیساری دژایەتی لەگەڵ ئیسرائیلە دەبوایە بکەوتایەتە ئەستۆی ئێران بۆ ئەها لەبەرەوەی لە عروبە دەری بێرن لەبەرەوەی عروبەی پێکەسکەن لەبەرەوەی ئەم عروبە شکڵ نەگرێ لەسەری لەگرا کامە مۆمنتمێژووی دووە بیرتێتەوە خیانەتێکە ئەنوەر سادات ئەیکا لە حافز ئەسەد خیانەتێکە ئەنوەر ساداتێکا لە ئەردەن ئەنوەر سادات لە ژێرەوە لەگەڵ ئیسرائیل ڕێەکەوێ لەگەڵ کسینجر ڕێەکەوێت و ئەڕواتە کەنیسە ئیسرائیل پشتە حافز ئەسەد دەشکێت اتحاد عربي نامني صدام حسين درجير شر إيران كان صدام حسين أبي بهيكل عربي دجمنايتي لإسرائيل وأقوزيته وبرو إيران قادسية أكن لقراء إسرائيل رزقارية به أوان كإست دجمنايتي إيران أكن إيرانش دجمنايتي إسرائيل كا عنوان غوريا عرب دجمني بو بإيران إيرانيش بو بتنها دجمني إسرائيل عربيش استقشي قرار بروان لقل إسرائيل الريكبي قالك راسك ياسر عرفات أزاني فلسطين دوريا وسرانا عرب خيانتيان فكرت بويا ياسر عرفات دس في اكاد تا بتواند لقل إسحاق رابين الريكبي تاز كات إسحاق رابين إسرائيل حر نيقرك فلسطيني بالرسمية بناسي ونيقرك لقل يانا قصبك ونيقرك بحيشيان بزانيت بالي كأمي جمانة هاورد يسوي ورده خريكين تيجي يسبب من شن حكمه بيبم تون جناب يجي كات نيوم الربني بالي إما فكر أكين كجمهورية إسلامية مرتزقي هسك شرع إسرائيل بكات بالي وانية حزب الله اللبنان دروس أكريت كي دروس أكريت لكاتك سازمان آزادي بخش فلسطين دواي داگير كارية ارتش إسرائيل للبنان در أكري أردوغاي صبرا ماروتية مسيحية كان سربة ارتش إسرائيل قتلوا عام فلسطينية كان أجر حلنا بمهزار ونوصل هشتاو دو تقريبا أجر حلنا بم لحظم يجويو دس بجي هر أوصالة جروبي كينو بنياد صبقاه أو جيجي وارتشكو أبيتو صلاوي بيانيان أكاو على حلدا مرنزي أمريكاي أتقينيتو دو صوت شل مرنزي أمريكاي يكوجن دو خوكوج سي شل نفريش تفنگ بدسي فرنسي يكوجن ريغان توزي هاشو هوشكا وبهاكي أدن وأتان كوجينو دواي سيمان كنا قوتشيني ودرجي حافظ أسد شهريك بي ديسانا وشارة شهري صدام ناكا أم جروبا كيس أم جروبا ناوي حزب الله أجر إسرائيل حزب الله بتحديد زانه هر أو كاتا إتواني نابوديك أجر أمريكا حزب الله بتحديد زاني هر أو كاتا إتواني دو صو نوت كز نظامية كاني فرنسا وأمريكا يتياكو جياغا أم جروبا تازة دروس بوي كلواني بيس نفر نبن يبينيان با خوانا بزلنا يبرن بلي بو دي أخ بازيك آوه من استا كومالي جمسر إيجم لبروي بينر بيان داتا دمي يكتوري مثل حافظ أسد يكم دروس كر صدام حسين يكم دروس كر شر إيرانكا ادعاي فتح قادسيكا صدام حسين ولاتي نفتي عراقي واودسو حافظ أسد ولاتي جرينجي سوري هابدسو بلا من آبوريكي نقباركي نجيجكي ونبيجكي نابي بعراق بالي تو صدام حسين هربو خوشي لروي كاريزماوة لحافظ أسد كاريزماتيك ترى بتوترة عربي عراقية توزانم بيكوتجا وبلامر إيراني شيداك لقرا حزب الله اللبنان روداوي دروسك قرار جاران فلسطيني للبنان والرويشت ايدال تل أبيب ايدال أورشليم بالي يعني هيز للبنان وهات وأوانش بران بمن بو كل لبنان ولاتي مستقلة وأردن ولاتي مستقلة وما نحمو فلسطين بو للروانجية وانا بلام أمدح فا حزب الله وتي إيما مقاومتك شي حيش تبين نظرية كينية يعني دارشتني كي نظري وتيوري كينية بلام وتي نالين سربازي إسرائيلي بيبو بيروت يخو كيشا بيروت نبو
کێشە سەرزەمینی فلستینە گیراوە هێز لەوێوە ئەڕوات ئیسرائیل دەرکات مقاومەت ئەوە نییە تۆ بوەستی ئیسرائیل تۆ نەگرێ لەگرا ئیسرائیل بوو بە ساحیبی سنوور حزب الله شێژە من چیەکەم سەر سنووری ئیسرائیلی گرکە بە ناوی جنوبی لوبنان من ناڵم ئیسرائیلی بێت بۆ بەیروت یخۆ داستانەکە وانە بوو لەگرا یەک شتە بینین ئێمە بە زاهر شەڕە بینین دروشمی دژی یەکتریەدەن کۆمەڵی کەس لە یەکتریە کوژن هەرزگای کۆمەڵی ساروخ لە یەکتریەدەن بەڵام حزب الله تهدیدی ئیسرائیل ناکە کاک پەیمان ئێستا پێمان بڵێ ئەمەی کە ڕوئەدا لە نێوان ئێران و ئیسرائیلا چییە لە کونفەیەکوونیەکە کۆمەڵە سەرکردە ئەکوژرێت و باز لەوە ئەکرێت 4 کارگەی درۆن دروستکردن هەبووە و چەندین سیخور لەوێ هەبووە ئەمە لەگەڵ ئەو دروشمە گەورەی کە باز لەوەیە کرا ئێران خاوەنی ئیطلاعاتێکی بەهێزە لە ڕووی مخابرات و لە ڕووی ئەوانەوە چۆن ئەکرێت لە ماوەیەکی زۆر کەمە ئەم هەموو سەرکردەیە بکوژرێ 4 کارگەی بەرهێنانی درۆن هەبێ و پاشانیش ئەم هەموو سیخوڕە ئەی باشە ئەم دەستگایە وەکو بڵێن ئەو ڕۆژنامە نووساڵێ ئێران ئیمپراتۆرێکی گەورە بوو بەڵام بە میدیا لە ناوەڕۆکە وانە بوو کێڵێ ڕۆژنامە نووسێکواڵێ دە ڕۆژنامە نووسەکە ئەوەت پێ ئەڵێت ئەی 11 سپتەمبەر و ئیاڵاتە متحدەی ئەمریکا بەو هەموو کەبکە بەو دەبدەبوو بە 17 نەهادە ئەمنیەتی و دەدانە عەرەبە پێپەتی فڕۆکەیان دزی لە فرودگا بەینوملەلەکان و دایان لە وۆرڵد ترەید سنتر و 6,000 ئەمریکاییان کوشت لەکوێ بوو لەگوێ گاغ بوو دەیا ئێشە ئێمە قبوڵکەین ئەوەش تئۆریە تەوتە ئەس و مؤامرەس یا ئەی 7 ئۆکتۆبر لەبیر نییە موسات نەیەوە قەبەکەم بەسەر شێرە ئاگام لە گیزەی مێشولێ وەکو خواوام نەیەوت ئەی چۆن کۆمەڵی پێپەتی فلستینی بە نەعلەوە پەلاماری ئیسرائیلیاندا و 1200 کەسیان کوشت و 200 کەسیان بە بارم تەگرت کەواتە ئەگەر باسی ئەوەکەین کابرا غافڵگیر کراوە ئەمەش هەر شتێکە وەکو 7 ئۆکتۆبر وانە با بگەڕێنەوە دواوە ئەخ نەتێش بگەین بەم ئەفوکە بڵێ آخر زانی چۆنە لێرە ئێمە پێشەوەی کە پرۆگرامە بکەین تۆ باسی لەوە کرد کە ئەمە یاریە باشە ئەکرێت وڵاتێک یاری بە گیانی باشترین کەسەکانی خۆی بکات لە لە شوێنە هەر هەستیارەکانی حکوومەتە ئەکری یاری بەوانە بکە هەتا ئەواستەش نەنا ئەوانە باشترین کەس نییە ئەوڵەن ئێران وڵاتە و 90 میلیۆن ئینسانی واتیە ئەمە یەک دوومەن هیچ کام لەو کەسانەی کە کوژیاگەن تایبەتمەندێکی ئۆتویان نییە ژنەڕاڵێکی عەجیب و غەریب نین لەو دنیا تۆ مارشال ڕۆمە لێکرد نەکوشتووە مەگەرمانە خاوەنی ئەزمونێک نین بە پرۆسەیەکی سەربازیان نەگەشتونەتەوێت تەبیعەتەن بەڵام کەسایەتی ئاوا زۆرە تۆ لە ناوی سیستەمێکا گەرەکت بێ کۆمەڵی ژنڕاڵی وا پەروەردەکەی کە هەر ئەمەنە تۆ سەدانی وات هەیە تۆ بە کەسێک ئەڵێ ژنڕاڵوە لە مێژووە ئەمێنێت و ئەڵەی زۆر کەسایەتێکی گرنگ بوو مەرگ و نەمانی ئەم ئینسانە بازیەکەی گۆڕی مەسەڵەن تۆ ئەگەر وینستۆن چەرچیلت نەبووایە جەنگی جیهانی دوم لەلایەن بریتانیا دۆڕاو بوو ئەمە چەرچیل بوو بازیەکەی گۆڕی ئەوانەی وا کوژراون لە ئێرانە هیچ کامیان ڕقم نین کەسایەتی وا زۆرە لە خیابانە حتا لە ناوی ڕێدەی سوپای پازدارانە دەست بەجێش ئەیان گۆڕن خۆم ئەزمونە هەبووە با ئێمە لەمە تێبگەین لەمە ئێمە گەرەکمانن لەمە بەستە شەڕەکە تێبگەین وانە من بە مێژوویەکە ئێوە تێرم پرسیارتان بۆ دروستەکەم پرسیار و بیرتان تێرم تا ئێوە گەین مەسەرە 7 ئۆکتۆبر بزانە من باوەڕم ئەمە بوو دەوڵەتە ئێرانی قۆناغێکی تری ماگە ئێمە لەکوێوە ئەخەریکین ئەڕۆین ناو ئەم مێژووە لە ڕۆژهەڵاتە نێوەڕاستە نوێ جنابە پرسیارەکە ئەمە دەوڵەت میلەتە ئەمە ئیمپراتوری ئەمە چییە ئەمە سنوور لە ئاوا سایکسپیکۆیە ڕۆژهەڵاتە نێوەڕاستە نوێ من بە جەنابەت ئەڵێم ئاخرین وێرژێنی دەوڵەت میلەتە کە ئیمکانی هەیە لە ئیتحادیەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە بیان هەوێ کۆیکەنەوە ئەمە یعنی چی ئاخرین وێرژێنی دەوڵەت میلەت چییە ئاخرین وێرژێنی دەوڵەت میلەت لە ئوروپا پێی ئێژن دەوڵەتی یاسا دەوڵەتی قانون دەوڵەتی قانون چییە دەوڵەتی قانون بریتیە لە سیستەمێک بە کۆمەڵێ مؤسسات و بە دەستورێک کە
کە بازنەی دەسەڵات تیا ئەشارێتەوە ئیتر تۆ نازانی بەی لە کێ مەسەڵەن ئێستا خەڵکی بریتانیا ناڕازی بێ بەدەست ژیانی بەدەست چەوساندنەوەی نازانێ با لە کێ پارلەمان سەرۆک وەزیران بڕوا مەسەڵەن بێژە سەرۆک وەزیران ستارمەرگ پێ ئەخراپێکە کۆمەڵێتی هەڵدانیش بخۆن و حوتوویەکیش ئەو وڵاتە داخن دە حیزب لەیبر ستارمەرگ لا ئەوە سەرۆکێکی تر هەڵەبژێری ئەوە کاتە سەرۆک وەزیران ئەمە پێژن دەوڵەتی ئەبەدی دەوڵەتی ئیلاهیاتی ئەمە خۆی لە داڕشتنەوەی فەلسەفەی سیاسیە کە ئەڵێن ئەوتۆریتی چییە کە ئەڵێن حاکمی سەڤرنتی چییە حاکمیت وەکو دەسەڵاتی خوددا وایە هەتاییە ئەمریکا وێستا چ قازانجێکن لەوەی کە بیانەوەی ئێران وا لێ بکەن لەبەرەوەی بەدەستی چیرۆکی ناسیۆنالیستی نەجاتیانە بێت ئیستە ئیتر کابرای سووری کێشەی ئەمە نییە کە سووری بوون یعنی چی کێشەی ئەوەسە دەوڵەتی خولقاوە کۆمەڵی مؤسساتی دروست کردووە ژیانی خەڵکانێک کە ئیستە لە ناوی شار ئەژین تەمین ئەکات بە مؤسسات بە دەستور و ژیانی ئابووری و کۆمەڵایەتی ئەمانە ئەچێ بەڕێوە ئیتر کاورا بیر لەوە ناکاتەوە سووری بوون چه معنایەکی هەیە یەکە کابرا ژیانی خۆش بکاتەوە باش نییە من نازانم ژیانی خۆش ئەبێ یا ژیانی خۆش نابێ بەڵام تۆ بە دوورگەیەکی خوێنەوە هاتی من وتم قۆناغێکی ماوە تەواو یعنی تۆ بە دوورگەیەک لە خوێن عفوکە بە مێژوویەک لە خوێن دووکەڵ سەرکوت ئەشکەنجە دابڕان سەپاندن هاتی تا شتێکە دروست کرد بە ناوی دەوڵەتە سووریە و شتێکە دروست کرد بە ناوی دەوڵەتە تورکیە ئۆکەی با من ئایستە لەگرا هەر بەم دەوڵەتی سووریە دەوڵەتی تورکیە نمونەیەکە پێ بەم ئێستاجن ئەوە کێشەی کورد حەلە بێ پەکەکە ئەڕواتەوە ناو ئەوڵەن ئەمە کە ڕەب کە ئەیبەسیتەوە بە کورد گەورەترین خیانەتە بۆ مەبەستم چیە لەمە تۆ یە تورکیەکرد نەبوو بە زۆری شەق و بە زۆری چەک و بە زۆری دەسەڵات کۆمەڵی خەڵک خڕ کردەوە ئاڵایەکە دانیا کۆمەڵی مؤسساتە دانیا بانکە دانیا پارەت دانیا ژیانی ئەو خەڵکەت کە کاتی خۆی خۆیانە بەڕێوە برد وابەستە کرد بە خۆت هاتی ژیانیانە تێکدا لادیانە تێکدا مترۆپۆڵە دروست کرد میلیۆن ئینسانە تێکرد ئیستە کەس لە تورکیە ناتوانێت بێ دەوڵەت بژی ساتێک لیری تورکی نەمێنێ خەڵکە خوا تۆ 10 میلیۆن خەڵکی ئەستانبوڵ و پێنان نادرێ چەرکەزە کوردە فڵانە بیسانە تۆ ئیسە سەر لە نوێتی ئێژی کورد کێشەیە کێشەکەیشی چیە مافی شارۆمەندی ئەمەیانێ دەوڵەتە قانون مافی شارۆمەندی ئەڕواتە سەری شەرعیەتە دەسەڵات شەرعیەتە دەسەڵات یعنی چی یعنی ئەوەی کە کاکزانیار کە هاوڵاتی عێراقە بێجگەلەوەی عێراق بە چەک لەسەر سەری ڕائەگرێ بۆچی ئێشێ لە فەرمانەکانی عێراق ئیتاعەت بکە ئەخلاقەن بۆچی ئێشێ بیکە لەبەر خاتری ئەوەی هەستەکا کە ژیانی ئینسانیەکەی تەمینەکە تاگرا تێگەیشتین کەواتە ئەمە خۆن ئێستا واقعیەتی خولقیاگە بە ناو تورکیە کۆمەڵێ ڕاندخۆر و دەسەڵاتدار و دەموچاو و مؤسسە و ئەوەی کە پێژن دەوڵەتی قوڵ دروست کریاگە لە پڕێکا گەنە تۆ ئێژن کورد با بێتە بەرەوە ئێستا توش مافت هەیە ئەڕۆین دەستور ئەگۆڕین ئێژین تورکیا وڵاتێک کە پێک هاتوو لە کورد و چەرکەس و ئەرمەن و فڵان و ئەمانە گشتی وە زوانی تورکی قسەکە دام و دەستگات ئەسن زوانەکە مهم نییە سرە پەتە دەسەڵاتەکە وا لە دەسەکێ ئیستە تۆ بە عینوانی کوردی تورکیە بۆ یەکەم جار لە مێژوە شەرعیەت بە نیشن ئستەیتە تورکی ئەدەی تا ئیستە نیشن ئستەیتە تورکی شەرعیەتی نییە بۆیە ئەم گشتە شەڕە ئەکرێت عێراق نیەتی ئێران نیەتی سووریە نیەتی تۆ ئەڕۆی وەکو کورد مۆری بۆکەی کە مۆری بۆکەی یەکەم چت لە تۆ داوای ئەکا دەوڵەتە تورکیە وەفایە بە ئەم دەوڵەتە گیانی بۆ بدەی خیانەتی بۆ نەکەی بەرژەوەندی بپارێزی و لە پشتە پاراستنە بەرژەوەندیەکەیە تا ئاخرین قەتری خۆی خۆت بوێسی کەواتە لەم دەقیقە لەم ساتە مێژوویە ئەو کاتە کورد بە ناوی پەکەکەوە ئیمزای ئەکا هاوڵاتیە تورکیەیە مەشروعە ئەبێ بە تورک بۆ منە پەیمان حەیدەری
عەبدوڵڵا ئۆجالان ئەبێ بە کابرایەکی تورک کە من لە ملمنانیدام لەگەڵیا ئەگەر منیش وەکو ئەو بکەم منیش ئەومە ئێرانیە ئیتر ئەوە کوردبوونمان پەنج قەران ناژین لەبەر خاترەوەی دەورانە عەشیرە گەیری نەماگە ئێمە هەڵە بژێرین کۆمەلگای دەستکرد دروستەکەین ناسنامەی دەستکرد لە خۆمانە دێن ئێستا من ئێشێ بەرژەوەندی ئێران پارێزم ئەو بەرژەوەندی تورکیا پارێزی دوژمنی یەکترین بۆ لەبەرەوەی ئەو سۆزی داوە سوێند ئەخوا بە ئاڵای تورکیە بە یاسای تورکیە کە خیانەت بەو خەڵکە نەکا توش بە هەماشەوە لێران هەماش تکەواتە کورد فەوتە کورد وەکو چەمکە فۆتێ کورد چ بە شێوەی قەومی ئەفەوتێ چ بە شێوەی نەتەوەی تاگرە تێگەشتی باڵێ پس ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕۆژ